کچم دایکت هاوسەرێکی زۆر خراپ بوو بۆ من. هەموو بەیانیان کە دەچوومە دەواو نانی پێ نەدام و بەبێ نان دەچوو. هەر بۆیە هەموو فەرمانبەرەکان گاڵتەیان پێدەکردم. ڕۆژێکیان ئاگایان لە من نەبوو، گوێم لێ بوو بە گاڵتەوە دەیانگوت ژنەکەی ئەرسەلانی لە پیاوەتی خستووە. یەکێکی کە لەولاوە دەیگوت ئەرسەلان چۆن منداڵی بووە، ئەوی دیکەش دەیگوت بازی ئەرسەلان. کچم ئەو قسانم کە گوێ لێ دەبوو ئاگرم تێبەردەبوو، جۆم لە قرچە قرچی دڵم دەبوو، لە ناخەوە تێک دەشکام چ بکەم، هەر خۆم دەخواردەوە تا ڕۆژێکیان جەڵتەلی دام و لە پەل و پۆی خستم. کچم ئیتر من ڕۆیشتم و خۆشیم لە ژیان نەدیت. هیچ کاتێک هەستم بە گەوری خۆم نەدەکرد، هەمیشە بە بڵچووچی لە منیان دەڕوانی. دەزانم کچەکەم ئێستا بە چاوێکی پڕفرمێسکەوە چەندین پرسیار لەلا دروست بووە کە دایکت بۆچی منی خۆش نەدەویست. کچم دایکت خۆت دەزانی لە خانەوەدا دەوڵەمەندەکانی شار بووم، لە هاوتای خانەوادەکەی من نەبووم، بەڵام من بەرەنگاری چارەنووسی خۆم وەستامەوە. سۆز زاڵ بەسەر عەقڵم کچەکەم سۆز. وازم لێ نەدەهێنا، وەک تارمایەک لە هەموو شوێنێکەوە بە دوای دەکەوتم. ئەو لە چێ بایە من لەوێ بووم تا ڕازی بوو شوم پێ بکات. ئیتر وامزانی خۆشبەختی ڕووی تێکردم، بەڵام ئاخ نەمزانی بەدبەختی و نەکبەتی بەڕۆکی گرتووم. کچی شیرین دەمەوێت تێبگەیت خۆشەویستی تاک لایەنە سەرکەوتو نییە، دەبێ ژیانی هاوسەرگیری هاوتای خۆت بێت. ئەجینا وەک منتان بەسەر دێت کچەکەم. دەزانم دایکت زۆر خۆش دێت، بەڵێ ئاگدارم و دەبێت تا مردنیش خۆشت بێت. تکات لێرەکەم بمرە بۆ دایکت، بەڵام پەروەردە ناشرینەکانی وەرمەگرە. جگەر گۆشەکەم کچۆڵەی ئازیزم، پیاوان هەمیشە حەز بە شکۆ دەکەن، خۆیان دەوڵەمەند دەردەخەن، ئەگەرچی بۆ ڕۆژێکیش خاوەن سامان نەبوون. تکات لێ دەکەم ئەو ئارەزوەی وێران مەکە و ڕێزی لێ بگرە، بە سۆز و جوانی و ڕۆژ مامەڵەی لەگەڵ بکە. باشە کچەکەم؟ ئای کچەکەم، ئای دەبێ ئەوە باش بزانیت پیاو هەمیشە شانازی بەوە دەکات کە هاوسەرەکەی خۆشی بێت، بۆیە سوور بە لەسەر خۆشەویستی و بەردەوام بۆی دەرببڕە لەبیر نەکەی. بینای چاوانم، پیاو هەمیشە شانازی دەکەن کە هاوسەرەکەیان ڕێز لە خانەوەدەکەیان بگرن. تۆش وابە بە جوانی هەڵبس و کۆتیان لەگەڵ بکە. جگەر گۆشەکەم، ئەگەر هاوسەرەکەت تووڕە بوو تۆ بە باوەش هەڵچوونەکانی دامرچێنەوە. ئەگەر هەڵەی کرد بە ئارامی هەڵەکە چارە بکە. ئەگەر شکستی هێنا و کەوت تۆ لە پشتی بە و هەلیستێنەوە. تۆ دەتوانی ببی بە تاجێک لە گەوهەر و بدرەوشێتەوە، لە هەمان کات دەشتوانی وەک دڕچێک بیت و بەسەر دڵیەوە. بەڵام کچم تۆ وەک دایکتمە بە تکات لێرەکەم، تۆ ببە بە دەریا ئەو دەبێت بە شەپۆ، تۆ ببە بە ئاسمان ئەو دەبێت بە زەوی. کچی خۆم بڕوا بکەت لێ کوڕێکی باشە، ئەگەر دەتەوێت لە دەستی نەدەیت دەبێ هەموو ئامۆژگاریەکانم وەرگری. ئەوەی دایکت لەگەڵ منی کرد بەرامبەر ئەو دووبارەی نەکەیەوە. ئیتر کچم لە کۆتاییدا هیوای ژیانێکی ئاسوودە و سەرفرازت بۆ دەخوازم. بۆ باوکم چی کردووە؟ هەتا دایکم وای لێ بکە. ژانەکە تەنها هێمن بەوە هاتێ بەوە هیچ نییە، هەمووشت حەل دەبێت. باشە پێویست بەوەی ناکەوە خۆت تێک دەیت. ئێستا بم بە ماڵی باوکم. ژانەکە هەمووشت بە هادی، هەمووشت بە هێمنی و هادی بابیکەین. نەتەپارڕێەوە باشتە چیوان نەکەین کە خەڵەت بی و دایکتر دێمان عاجز. باشە؟ منە بێم شۆ قسە لەگەڵ دایک بکەم. کای هەستە بڕوا. چێخر وەختەکەی هەو نییە درەنگە. بڕواتەوی سبەی لەدەست بە باش؟ نەمەوێت ئێستا بیبینم. کایە. باشە بەس ئەگەر وا بیدەچین بەزە من نایەمە ژوورێ. نا تۆ لە ناو سیارەکەم و خۆم ڕۆمە سەرەوە قسەی لەگەڵەکەم. باش ئەگەر ئەوە دەوێت دەچین بەس هێمن بەوە هێمن بەوە باشە؟ دەی با بە هێمنی بڕۆین؟ هێڵا